دیزانی خانۆ قەدیمیەکان خانۆ کۆنەکانێکی لەو جوانەکانیەوە بوو کە باخچەیەکی گەورە و باخچەیەکی فراوان و سەوزایەکی زۆری هەبوو. بەڵام لە ئێستادا کەمتر گرنگی دەدرێت بەم بابەتەوە، کەمتر گرنگی دەدرێت بە باخچەی ماڵان و دروستکردنی و دیزاینکردنی. بەگشتی بزانین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە تا چەند گرنگە و تا چەند جوانی دەبەخشێ بە ماڵ ئەگەر بەشێک لەو زەوی کە هەمانە بکەینە باخچەیەکی جوان، باخچەیەکی بچووک بۆ ماڵەکان. ناوزانین دیزاینە نوێیەکان چین بۆ دروستکردنی باخچە لەنێو حەوشە و لەنێو باخ و ماڵەکاندا گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک گەزەن هادی، ئەندازیاری کشت و کاڵی. کاک گەزەن زۆر بەخێر بێ، سپاس بۆ دەرفەتە. سەرچاومە. وەک پێشەکیش ئاماژەم پێکرد، جاران دیزاینەکان جیاوازتر بۆ حەوشە هەبوو، زۆرجار حەوزێکی بچووکی تێدا بوو، سەوزایەکی زۆری هەبوو. بەڵام ئێستا ئەمە پاشەکشەی کردەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ تاکی دەگەر بێنە سەر دیزاینی باخچە خۆی توانین بڵێن بەشێکە لە بەشەکانی کشت و کاڵ لەم سەردەمەی ئێستا دیزاین و دروستکردنی باخچەوەکو خۆی بینێتە لە دروستکردنی حەوشەی ماڵ چ ناوە بیا دەرەوە. لێرە کاریگەریەکی زۆر باشی لەسەر ئاسوودەیی فکری مرۆڤ هەیە. ئەگەر بگرێنەوە بۆ دیزاینی پێشوو لە سەردەمی کۆندا، بیناو خانوبەرە کە ئەکرا مەسافەیەکی زۆر باش ممارەسە ئەکرا بۆ هین بۆ حەوشە و دروستکردنی هەتیقە نافورە و نەباتی سینێت یا بەکارهات. لە قۆناغەکانە ئەمە تۆزێ خاو بووەوە، توانین بڵێن کاڵبوونەوەکی زۆری پێوە دیار بوو، تا گەشتە ئەوەی کە لێکەوتی زۆر خراپی بەجێهێشت لە ڕووی ژینگەیەوە، لە ڕووی کاریگەری سەردەرونی خەڵکەوە. لە ئێستا بەدواوە هەستەکەی خەڵک گەڕاوەتەوە سەر ئەو سیستەمی دیزاینی پێشوو کە زەروریەتێکە دروست بۆ تۆ ئێستا خەریکە خۆش وەختانە تقریباً 10 ساڵێکە بێت دیزاین لەسەر خانووی قەدیم دروست دەکرێتەوە کە دەیخەبێت لە سەردەمەکانی زوودا هەتیقەیەکە کرا نافورێکی جوان، ئینسان بە مەشغەڵەتی ئیش و کار و کاسبیەوە هاتەوە دەرونی ئارامە بوویەوە. لەم ئینانەی ئەخیرە ئەگەر ڕووبەری 200 مەتر هینە وایە بینا هەموو یەکرا بە کۆنکرێت، هەموویە بە ژووری زیاهین. بەڵام ئەمە لێکەوتی زۆر خراپی کرد. بەس ئێستا تقریباً خۆشبەختانە 10 ساڵێکە بێ خەریکە خەڵکی نەکە هەوڵەیات کە بگەڕێتەوە بۆ دیزاینی پێشوو. کاک گەزەن، حەوشەکانی جاران زۆر بوون، ئێستا خەڵک ڕەنگە 2 مەتر حەوشەی هەبێ یاخود بەشێکی زۆر لە باڵەخانە بەرزەکانیش ڕەنگە تەنها باڵکۆنێکی چەند مەتری هەبێ. زۆر جار کابراڵێن نازانم چۆن بیرازێنمەوە، یان ئایا ئەمە کەم نییە بۆی من بیرازێنمەوە؟ بەڕێز دۆک و دیزاینەرێک وەک ئەندازیارێک کە پێشنیارێکەکەی چی باش هەیە بۆ ڕازاندنەوەی ئەو شوێنە بچکۆلانانش؟ خۆی دروستکردنی باخچە عادەتەن خۆی بینێتەوە لە کەشی ئەو شوێنە. مانەوێن باخچەیەکی زانستی دروست بکەین، پێویست دەکا شوێنی پلەی گەرمی ئەو شوێنە تا چەند خۆری بەیانیان یا خۆری دوای وەڕوان کاریگەری لێکە، چونکە عادەتەن نەباتی زینە سنفی زۆرە، توانی لە ڕووبەرێکی کەما بیڕازێنیتەوە، پێویستە پێش هەموو شتێک کەشەکەی وەربگری. دوم خەڵکە زەرور بێت چۆنێتی دانانی نەباتی زینێ لە چەند سنفێکە. ئەگەرمانوێ دیزاینێک بکەین بۆ شوێنێک، پێویست دەکات نەباتی زینەی وەرزی تیابێت و هەمیشەی تیابێت و ئەتوانین بڵێن نیمچە هەمیشەیشی تیابێت. ئەمەش بۆ ناکرێت بۆ ینی بۆ ناکرێت مەسەن تۆ پارچەیەک حەدیقە دروست بکەی بە سەوز ببینی ئەلوانی تیان نەبێت. ئێمە 4 فەسڵەمان هەیە لێرە، پێویست دەکا ئەو نەباتانەیەکی هەیە بە پێی وەرزەکاندا بەشیان بکەین بۆی 4 فەسڵێ تۆ بتوانی ڤیوەیەکی ئەلوانە هەبێت لە چاو بۆی تر دەرونیان تۆ ناکرێت بەشێکی سەوز ببینی لە 4 ئەبێ ڕەنگە و ڕەنگەکان تێکەڵ بکەین. واتە باخچان بە گوێرەی فەسڵەکانە گۆڕێت چۆن؟ بەتەکیید گۆڕێ بۆیە پێویست دەکا لە مەوسیمی بەهارە بتوانی گوڵە وەرزیەکان دابنێت، لە ئەسنای ئەوە گوڵە هەمیشەکان و نیمچە هەمیشەکانیان تیادا بنێن و شەرنی هەر گوڵیش زەنگەڵا درەخت زینە پێی جۆری ڕەنگەکەی دابنێ بووی کە تۆ ئارامیەکە پێ بەخشێت دەرونیە. کاگەزە زۆر گرنگیشە کاتێککە کەسێک یاخود خێزانێک دانێ ماڵێک دروستکەنەوە باخچەی بۆ دروستەکەن شارەزاییشیان هەبێت لە جۆری دار و ئەو نەمامانەی کە ئینێژن یاخود ئەو چیمەنە زۆر جار بۆی نەشارەزایەوە ئەو باخچەی تێکەچێت. خۆی بەتەکیدەوە کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە هەم بۆ ئەو برانەی کە خاوەنی نەمانگەکانن.
تووشی زۆر لێکەوتە ئەبین کێشەی کشتتوکاڵ بەعامەوەیە کە ئیش ئەەکەی ڕاستەخۆ هینەکەی دەرناکەوێت لێکەوتەکەی مدەتێکی زەمەنی ئەوێت بۆ کاریگەریەکەی سێمە خۆمان ڕوبەڕوویەوە ئەبینەوە من دوێنێ لە شوێنێک بووم من ڕۆشتم بۆ سیرکردنی باخێک کە بەهار بۆی کرابوو برادێک هەمووی وش بوو من وام زانی بۆ کێشی حەشەراتی هەبێت یا خاکی هەبێت بەڵام بەداخەوە کە ڕۆشتم نەباتەکان هەمووی ئینجان و بەکیسەوەی دانرابوو ئەمە بەهار جەوێکی خۆشە کێشی نابێت تا مانگێکیش تا دوو مانگیش بەڵام کە ئاگاتێتر دەمە و گەرما هەمووی ئاوای لێت ئەو پێمتمانەیە لای ئەمە دروست بۆ حتمەن لای هەم مهندسەکان هەم خەوان نەمانگەکان خۆی زۆر گرنگە چۆن ئەندازیاری بەشەکانی دیکەی خانوژێ بۆ کشت و کاڵ خۆی مشکلەکەەوە ئێستا مەسەن یەکێک هەر کەسێک بێت لە ئەو سۆشال میدیا توانێت این کات پێجێکدا ئەنێت و چوار پێنج ڕسمدانێ ئەڵێ من ئیشی ئینەکەم دیزاینەکەم کێشەیەمان هەیە عادەتەن بێتماتی زۆری کاگەزن لە باغداری یاخود کاری کشت و کاڵێمە دووشتمانێت تەجروبە لەگەڵ سەلیقە بزات ڕاستە تەجروبەیەکی زۆرت هەبێ بۆی بزانی چی بکەی بەڵام سەلیقەیەکی شێ بۆی خزمەتی بکەیت زۆر جار لە ماڵەکان ئەڵێ نەمامەکانم حوشەکەم سەرکەوتو نابێ هەر نەمامێکم تاقی کردەوە وشک بوو ئەڵێ جەوی ناو ماڵەکەی من حوشەکەی من بە کەڵکێم نەمامانە نایە ئەمە بێ سەلیقەیە یاخود بێ شانسیە لی نەزانیوە بۆ ئاوایە ناوە گەڕێتەوە بۆ بێزبوونی ڕاستەکە و کێشەیە هەبێت بەتایبەت لە نەمامگەکان ئاڵێ نەمامێکەکرێن لە ناو مەشتەلەکە زۆر جوانە ئەبییتەوە ماڵەوە دوای دوسێ ڕۆژ کێشەیە بێت سنفی جۆری نەباتەکە مەسەلەن لە نەمامگە پێویستی بە ڕتووەت هەیە ئێمە کێشەی ئاودانمان هەیە لە بەتایبەتی لە گوڵی ژوورەوەیە ینی گوڵی ژوورەوە پێویستی بە ئاو نییە پێویستی بە شێکی کەم هەیە ئێمە ڕوو ڕۆژارێ سێ ڕۆژارێ مەسەلەن دوو پەرداخاویتەیەکی ئۆتۆماتی تەحمل ئەمە ناکە خۆی لە سنفیان عادەتەن منتیقی ئیستیوا شەیەکی کەمی ئەوێت هەر بە معجیزەیەک بە شتێک ئەم کێشەی هەیە لە ئەمەتێکی دروستکردنی باخچە پێویستەکە ئەو خۆڵە و خاکی کە لەوێ هەیە بگۆڕێ بۆ خۆڵی کە پێویستی بۆ باخچە هەیە بەتەیەکی دەگەر خۆڵەکەی بەکەڵک نێت عادەتەن ئێمە گڵێکی تێکەڵ بەکارێنین زۆر قرس نەبێت ئەگەر بزانین گڵەکە زۆر لمی ئەتوانین بیگۆڕین بە پێلایەتەکان بە پیتمۆس تێکەڵی بکەینەوە گڵێکی مامناوەندی عادەتەن بەڕەشە چونکە نەباتی زیینە سنفی زۆرە هەر یەکە و محدودە بۆ هەم گڵەکەی هەم لێگەرمی کاک گەزن تۆزە تەجروبەی باغداریم هەیە من وەختی خۆی هەنێک لە دارمان هەیە پێویستی باوی زۆرە هەنێکیشمانەیە پێویستی نییە ینی کەمتر پێویستێتی تۆ لە باخچەیەک دوور نەمام لە پاڵێکە دابنی لە ئەرزەکەیە لە خاکەکەیە یەکی کارناوی زۆری وەکی کارناوی کەم ئەگەر بە پێی سەلیقە یەکێکیان کە ئەویان زەرەر دێنێ ئەمیان زۆر ئاوی بەدیسان ئەمی تریان تێگەچێت تا چرێک ڕێنمایی خەڵگەکەی ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی سەرنەکەوتنی باخچەیەکی جوان لە ماڵێکاوەیە زۆر بە تێکەڵ لە مامەکان زۆر خۆی ئەگەرمان درەخت هەبووی بە ئام ئاوی ئەوێت یان ئێمە درێختێکمان نییە بە تایبەتی لەم کەشا بڵین دێمە ئاوی ناوێت چونکە کەشەکەمان گۆڕاو کەشوهەوە بەڵام عادەتمانەوێت سڵفەکان جیا بکەینەوە پێویست دەکات ئەگەر لە باخێکی بەریا تۆ پێویستەکان ناوەک بەردینەکان بە ئام جیا بکەیتەوە لە درەختەکانی مەسەن وەکو گوێز تو ئەمانە فەرقیان هەیە لەگەڵ ئاودانە لەگەڵ قۆخ و گێلاس و قەیسی پێویستە بە سڵفێکی جیا بکرێنەوە چونکە ناوەک بەردینەکان عادەتەن تەحملیان بۆ ئاوین نییە حەزیان زۆر بە ئاو نییە بە تێکەڵیش کە ناشتمان ئێمە ئۆتۆماتیک تووشیەوە بێ یا ئەبێ دارێکیان بفۆتێ یا بێتەوە خزمەتی یەکدانیان بکەین بۆیە سەلیقەکە دەورە بین لێرە جیان بکەینەوە گەڵاوەریوەکان درەختە بەریە گەڵاکان ئەو عادەتەن سنفێک جۆرێک ئاودانیانەوێت تربیەتیانەوێت هەڵپاچینیانێ درەختە هەمیشە سەوزەکان بە جۆرێکی تر ئەمانوێت بۆیە پێویست دەکات هەر بەشێکە باخێک دروستەکەی بە زانستی جیان بکەیتەوە بۆ ئەو کاتە بە سنووری خۆی ئاودان بکرێت پێویستی خۆی ئاودانیان بکەین ئەو جۆرە درەخت و نەمام و شتە جوانانە کامانن کە زیاتر ئەگونجێ بۆ کەشوهەوای ئێمە زیاتر ئەمێنێتەوە یاخود گەشەکە کەشوهەوای ئێمە ئەکسەریەت ئێستا زۆربەی درەختی زیرێ زۆر باش هاتووە ئەگەر بگەڕێنەوە بۆ 10 ساڵێک پێش ئێستا شتێکی تەقلیدی کەم هەبوو بەڵام ئێستا نەمامگەکان کۆنتاکتی زۆر باشیان لەگەڵ دەرەوەی هەیە هەنێ زۆر نەماتی زیینەی جوان لە ئیتاڵی بێت لە منتیقی هێڵی ئیستیوا بێت هێناویانە بۆ دیزاین شتی زۆر جوانیان هێناوە بە مقارنەی ئێستا بۆ ساڵانی پێشوو هەر لە
ژماری نەمامگەکانە تقریبان توانین بڵێن تا 10 ساڵ پێش ئێستا 3 هێندە زیایی کردووە ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشکەرەیە بۆەوەی کە خەڵک ئێتیمان بە نەباتی زینەیات کە بەرەو پێشوونێکی باشی بەخۆی بینەوە بە ئەنواعی نەباتی زینەش هاتووە. کاگەزەن یەکێک لە بەشە گرنگەکانی دیزاین یاخود ڕازاندنەوەی حوشەی ماڵان چیمەنە یاخود ئەو بەشە سەوزایی لە نێوان با بڵێن درەختەکان یاخود نەمامەکانە دانرێ. زۆرێک پرسیاریەوە کە یاخود گلەیەوەی هێڵێ من چیمەنەکەم ئاوێکی باشیشیە دێرم ڕووناکی باشیشی هەیە یا خۆری هەیە بەڵام گەشە ناکا لە گۆشەیەکەوە وشگە بێ یاخود دایم زەردە جوانیە هەنێک باخچە ژەبینی هەر زۆر سەوز و جوانە چ ڕێنمایەکت هەیە بۆ کەسانەی لە ماخچەیەکیانەیەگە چەند مەترێکی زۆر کەمیش چیمەنیان نەبێت. خۆی چیمەن عادەتەن چەند سفێکی هەیە بە پێی پلەی گەرمی نەوعەتی چیمەنەکە زۆر ئەگۆڕێت. چیمەن لا ئێمە عادەتەن چیمەنی وەرزیمانەیە و هەمیشە سەوزمانەیە یەکی کە بوێت چیمەنێکی هەمیشە سەوز بکات نەوعی چیمەن هەیە بۆ وڵاتێکی وەکو ئێمە نابێت هەمیشە سەوزیشە وەکو چی وەکو مەسەلەن بەرمودا گراس هەیە سنفێکە بۆ تا بڵێ جوانە بەڵام کە گەشتی جەوی گەرما بۆ ئێمە زەر دەبێت. ئاودانی چیمەن سەماتکردنی ئەمانە هەمویان کۆبنەوە لە چۆن بڕینی لە زەردوونی چیمەن ئێستا لە فەسڵی گەرما چیمەن ئەگەر چیمەنێکی جوان هەبێ بیبڕی زۆر بە نزمی ئەبێت هۆی زەردوونی ئەبێت هۆی دروستبوونی ئەوە چونکە بە تایبەتی لەم جەوەیە یا بە ڕۆژە چیمەن ئەگەر بکرێ ئەبێ عادەتەن ئێواران یا شەوان ئەو مەکینەی کە پێی ئەبڕی بە خیاسێکی زۆر بەرز بیبڕی بە تایبەتی لەم فەسڵا گەشتی لە پاییز بەدەوە ئەگەر تۆزە نزمیشی بکەیتەوە کێشەیەک مەمەوە دروست ناکە بەس ئێستا بەدەوە ئەگەر پێشتر بڵێن لە تەمووزا زۆر ئەومان بەسەرهاتووە کە بە نزمی ئەیبڕێ زۆر تەختیەکە عادەتەن زەر دەبێت ئێتر ئاوێکیشی باشی بێت سەمادیشی بێتەوە تۆزێ خۆی ناگرێتەوە بە تایبەتی چیمەنی هەمیشە سەوز کە هین بەلا ناڕوە هەر ئەمۆدی بڵێن ڕگەنێتە دەرەوە فریز نییە. ئەی مەسەل لە ناوانی کە وەرزین لە زوسانە نامێنن سەرمایەکی زۆرمان هەیە چیمەنە وەرزیەکان بۆ وڵاتێمە تا ڕادەیەک زۆر مخاومترە هەنی باشترە بۆ ئێرە چونکە سەرێشەیەکی زۆری نییە خەڵکی جێسە بە تایبەتی لەو شوێنانە کە ئاوی کەمە کە ناتوانێت ڕۆژەناو بدرێت ئەو بەکارێنێت چونکە تا دەمە و پاییز مانگی دەوانە ئەمێنێت دوای ئۆتۆماتیک خۆی وشکە بێت و ساڵێکی تر بە ئاسایی هەڵایاتەوە ینی سەرێشەیەکی زۆری وای نییە بەڵام ئەوێ وەکو ڕنگ و ڕوو وەکو هەمیشە سەوزەکە جوان نییە بەڵام عادەتەن ئەو شوێنانەی کە ئاویان کەمە ئەو بەکارێن یا زۆر لۆدی لەسەر چیمەنەکە نوانەوەی کە سەوزە بەردەوام ئەگە زەرد بێت دووبارە سەوز نابێتەوە کەم بۆیە ئەبێت زۆر بە هەستیاری و مامەری لەگەڵا بکرێت لە بڕینیەوە لە سەمادیەوە لە ئاودانیەوە وانی کە هەمیشە سەوزە ئاوی زۆریەوێت چیمەن بە هەموو شتێک بە پێی ئەوەی کە زەرور بێت پێویستەکە چیمەن بێتدار بێ گوڵ بێت سێری پێ بزانی ئایا پێویستی پێێتی وشک ئەبێتەوە اینجا ئایبێ ناکرێتەوە مەحدود ئاودان دیاریکەی بەڵام مەسە بینەرێک نازانێت چۆن کەی چیمەنەکەی تینوێتیانی ئەبێ خۆی بڕوا هەر زۆر ئاسایی مەسەلەن لە سەری چیمەنەکە لە پەنایەوە هەر بەدەست بێت بە ئیدێک 2 سانتی بێت گڵەکەی هەڵکەنێ بزانێت شەیەکی ئاوی ناوێت وشک بووە کە زانی زۆر وشکە ئەنجا ئاوێ یا خۆی ئەرزەکەی دیارە مەسەلەن قڵیشە بات ئەمە زۆر بێ ئاوی وای لێەکە ئەگنا پێویست ناکەتەوە بەردەوام ئەمە دووبارە بکەیتەوە ئەودانەکەش زۆرجار لە پارک و شوێنەکان نەبینینانی نیوەڕۆ بێت گەرما بێت کێشەیە زۆر کێشەیە ئەوەش کێشەیە بەتەکی دەوت بە گەرمە عادەتەن ئاودان کاکی گاز یامۆنیا دروست بێت کاریگەری زۆر خراپی لەسەر نەباتەکانی تریژە بێت چونکە تۆ لە ناو چیمەنە عادەتەن ئێمە ساحەیەکمانی هەموو چیمەن بێت وتێ لە کاتی سێبەرە باش سێبەر ئێواران بەیانیان زوو چونکە ئەرزەتوانێەوە ئۆتۆماتیک هەڵمژێ دوایەوە داری تریژ لە ناو چیمەنە هەبێ ئەو کاریگەری زیاتر خراپی لەسەر بێت تۆ عادەتەن ئێمە نەباتی زینەکەین لە ناو چیمەنەکەش داری زینەت هەیە. کاگەزان لەگەڵ باسی سەوزایەوانەشا گرنگە کە کۆمەڵی بەردی جوانە لە باخچەیەدا ئەنرێ بە شێوازێکی ئەوە ڕزبەندی و زۆر جوان ئەمەش تا چەند گرنگە لە دیزایانی باخچەیە بوونی دیزایانی باخچە بە تەکیدەوەی گرنگی خۆی هەیە بەڵام بە پێی شوێن ئەگۆڕێت هەنێ ناوچە هەیە وەکو منتیقەی شاخاویەکانی بڵێن هەورامان کە دیزایانی باخچەی بۆکە پێویستە لەگەڵ تەبیعەتی سروشتەکەی خۆی هابێت بێڵیتەوە توانی بە باخچەیەکی بەردین زۆر دەستکاری سروشتەکەی نەکەی بەڵام لە شوێنێکی وەکو ناوشارە ئەتوانی بە بەکارهێنانی بەردیش نەبێت دیزاینێکی جوان دروست بکەیت بەرزونزمی شوێنەکەش دەورە بین بۆ بەرزون ناڵێم ئەبێ بە تەبیعەتی شوێنەکە بیاڵیتەوە ئایا سروشتەکەی چی ئەخوازێ وەکو سروش بیاڵیتەوە یان خۆمان ئیشی تیا بکەین لە ڕووی بەرد یا چەوی ورد بێ بەکارهێنانی کاگەزن دیارترین ئەو گرفتانەی کە چوو بیت لە باخچەی ماڵەکان بۆ منە شارێکی وەکو سلێمانی هەستت پێ کردبێ
زۆر ئەوتری هەنێ درەختێ تەبیعەتیان لەگەڵ یەک ناگونجێگە لە یەک حوشەیە بنیان لە نزیک یەکا بن یەکێکیان زیان بەوی تریانەگەیەنێ نازانم ئەمە تا چەند ڕاستەیانە یان با بڵێن ئەو هەڵانەی کە ئەکرێ لە ڕازاندنەوەی باخچەکان لە نێو شارە چین وەکو ئەوەی کە درەخت لەگەڵ درەختێکی ترا تەعاملەکە شتێکی وان نییە لە علمیەن لە باخی بەریانە بێ باخی بەریش کە ئێمە ئەو قسە باوەمانەیە ئەوەیە کە سێبەر بۆ یەکتری دروست دەکەن ئەگینا وەکو ئەوە نیە بڵێ درەختێک کێشەی هەیە وەختی خۆی ئەمە لە سلێمانی درەختی هینی زۆرمان هەبوو لە ناو باخچەوەیان قەڵەبتۆزمان هەبوو یانوت مەسەلەن ئاوی زۆر هینەکات پێویست دەکات هینە تەقێنێ کێشەکەی ئەو درەختێکە وەکو هەر درەختێکی تر بەڵام عادەتەن ئەو درەختانە فۆلی دەسیدی سەری ڕێگەکەیان مەسەلەن 50 ئەوەی درەختی تر بەقوەترە بۆ بەڕینی عەرز بێ ئاسن بێ بەرد بێ بۆیە پێویست دەکات کە تۆ لانسکەیپینەکەی لە نەباتی زیینە ئەو نەباتانە هەڵبژێنی کە عادەتەن ڕێگیان زۆر بەعمقی ناڕوات بڵاو بێتەوە زۆر زۆر ناجەحترەوە بۆ مەعاملەشیان باشترە لەگەڵ جای ئەمە چۆن بزانین کام درەختە وایە ئەنوا درەختی زیینە بەعام وایە درەختی زیینە بۆ لەبەی ڕێگەکەی بچێتە خوارەوە پانەبێت عادەتەن وایە ئێستا بەسەر ئەم واشنتۆنانی کە ئێستا باون سنفی خورماکان بەعام هەموویان مەسەلەن پانە بنەوە زیاتر هینیان نییە هەموویانە و کاتە کاریگەری ئاویشکەمە بێتەوە لەسەرێ کاگەزان زۆرێک لە درەختان بۆن مونە گوێز تۆجا باسەکرێت کە لە نێو شارە زۆر باش ئەوە ناکات گەشە ناکات ئەمە چۆن چۆنی تا چەند گرنگە کەسێکە نەمامێک کرێت شارەزایە بێت کە ئایا بۆ گەرمیانە بێت شوێنی گەرمە بێ یاخود ئەمە لە زیاتر لە کوێستا و ناوچە ساردەکاندا زیاتر گەشەکە خۆی بە تاکیدەوە کەوتە سەر خاوەن نەمامگەکان کە ئەو معلوماتانە بن بە خەڵکی کە ڕوا بەڵام بەداخەوە ئێستا مە زۆربەی نەمامگەکانیشمان مهندسێکی زراعیان لەگەڵانیە کە ئەوە بزانام قەرارێکیشە بۆ ئەوە بکرێت نەمامی گوێز عادەتەن ئێستا کەشوهوای ئێمە گۆڕاوە لای لە تێوەڵەش حساب کرد لە هەورامانیش خەریکە بەرەو فەوتان نەچێ چجار لە سلێمانی بێت ئەبێ سنفەکان یەکێکی شارەزە کە ئیشەکان دیاریەکە نەمامگەکان نابزانێ مەسەلەن درەختێکی وەکو گێلاس کە لە وڵاتە نابێت جاران مەسەل لەمێ گەپانوسیتەکە ئێستا لەوێش لەوانێ ئەوەی کە ڕوو بەخۆرە ناجە هابێ گوێز بە ئامان شێوە بە پێی کەشوهوا پێویست دەکات دوورکەینەوە لە هەندێک درەخت دێمەتر زروفەکە وای لێ هاتووە ینی کەشەکەمان گۆڕاوە لە هەندێک درەخت کە نەتوانین ئیسفادەی لێ بکەین کاگەزەن ئەگەر بینێ ناو شارەکان هەولێرە سلێمانی دهۆک بەشێکی زۆر لە قەزا و ناحیەکان ئێستا ماڵەکان وەک باسمان کرد لە سەرتاوە حوشەی ماڵەکان بچوو بۆتەوە خەڵک بۆی باخچەیەک دروستکە بۆ ڕازاندنەوەی باخچەکە یاخود لە شقەیەکایە پەناباتە بەر ئینجانەی گەورە و یاخود دروستکردنی کۆمەڵێک شوێنی بچکۆلانە بۆ نەمام قسەت لەسەر ئەو نەمامانە یاخود ئەو درەختانەی لە ناو ئینجانەی بچکۆلانە یاخود شوێنێکی داخراوان ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵ بکرێت مامەلەی ئەو نەباتانە پێویستە بەردەوام تۆ بەپی گەورەبوونیان بەپی گەشەیان ئینجانەکەی بگۆڕێت گڵەکەی ئاگاد لێبێت کە تووشی فتریات نەبێت بە تایبەتی لە ژوورەوە بۆ پێویست نەکات گڵی تێکەڵی بۆ بەکاربێنرێت ناکرێت سعادەتەن ئێمە نەباتی ژوورەوە هەمووی پیتمۆز بەکارێنێ خەڵکی پیتمۆسیش تووشی فتریات نەخۆشی فتریات عادەتەن یانی چی لێت نەخۆشەکەوێ گڵەکە چونکە ئاوی تۆ نەخۆشی فتری دروست دەبێ نەباتەکەت وشکەکە ئەو کێشەیە زۆر هەیە لە نەمامگەکانیشە پێویستەکە گڵێکی تێکەڵ بەکاربێن و وەردەوام چاودێری بکەیت و ئاودانی زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر نەباتی ژوورەوە لەسەر ئینجانەی ژوورەوە پێویستەکە ئاوێکی هەتا بتوانانی کەم بە ڕێژێکی زۆر زۆر کەم ئاودان بکەیت بۆی ئەو نەباتە بمێنێتەوە لە شوێنی خۆیان حتا ئاودانی چونکە ئاودان لە ژوورەوە جەوێکی فێنکی هەیە بوون بە هەڵم ڕوونایە تۆ بەردەوام ئاوەکەی تۆ سەری لە بنی ئینجانەکە گەنین ڕۆیە هەمووی ئەڕاتەوە بنەوە گەنین ڕۆیا و کاتێکە زانی ئەڵی نەباتەکەم وەکوی نەمامگەکان نابێت سیزە بێت یعنی تۆ یا عادەتەن پێدانی خواردنی ئەندامیەکانی ڕۆک ئەوەش هەر کێشەیەک دروست دەکات و بەردەوام هەر کێشەیەک پێ نازانی لەکوێیە چی لە نەمامگەکان سەمادی بوو ینی بەردەوام تۆ یەتی ئەوە شەرە بێتە خۆی باس لە گۆڕنی خاکرد لە چەندێکە ئەبێ ئێمە مەسەن چە کەسێک وێ لە بەڕێستە ئینجانەیەک چەند ئینجانەیەکیە لە ماڵەوە زۆر سەوز و جوان و خاکەکەشیان باشە و کێشەی نییە ئەمە تاکی وا ئەمێنێتەوە یاخود ئەکرێت لە ماوەیەکی زۆر کەمە گوڵەکان یاخود درەختەکەی لە دەست بدا لە بەروی خاکەکەی تر وزەیتیانەمەوە لە چنێکا بیگۆڕێت پێویست دەکات لە هەموو وەرزەکان هەبگۆڕێت هەموو وەرزەکان لە بەهارە ئەوڵی بەهارەوە کە تۆ توانی ئینجانە دانێتەوە بیگۆڕی گەشتیتە جەوی گەرمە ئەبێ بگۆڕێت گەشتیتە دەمە پاییز بە پێی وەرزەکان ئەوێ بەردەوام خاکەکە بگۆڕیان مەسەن تۆزێکی بکەیتە سەر تێکەڵ ئەتوانی سەیری بکەی خاکەکە کە ئەیکەڵیتەوە سەیری بزانی تا چ ڕادەیەک
گەنینی تیا ڕوونەیەوە بزانانی ئەگەر خاکێکی دیارە خاک بە چاو دیارە بۆ کەسێکە شارەزایی نەبێت خاکێکی احتیاجی بێت بەڵام بتوانین لەگەڵ ئەوە ئینجانەکەشی گەورە بکەیت چونکە نەبات خۆی بەتەنیا هەرمێنێتەوە لە ئینجانەکان ناتوانێت ڕۆبووینەکەی بۆ توانی بۆ وەرزیش بێت و ئینجانەکانی گۆڕی گەورە بکەیت و خاک ئیزافە بکەیتەوە سەری کاگەزن لەگەڵ ناشتی نەمام و هەنێ درەختی بچوو هەیە زۆر جار هەنێ بەردا ئەنرێ وەکو زیینە و جوانیە بۆ ئەوە زۆر جار خەڵک پرسیارەکە کاریگەی نابێت لەسەر ئەو نەماوەیە خودە و گوڵی کە دانێ لە لای بەردەکانی خێتە دەوروبەری ڕوبەری شوێنەکە دەور ئەبینێ ئەگەر ڕوبەرێکی کەم بێت بە تەکیید کاریگەریە بێنێ ئێستا ئێمە لێرە خۆزەزانی بیناو ڕوبە هەمووی 200 متر و 300 متر هەمووی کۆنکرێتە ئەگەر هەبێ حوشەیەکی 2 متر 3 متر ماوەتەوە تۆ لە ئەسنایەوەش دیسان شەوەوە بەکاربێنیتەوە هەر حسابکە هەر کۆنکرێت کردوەوە ئەگەر ڕوبەرەکەت فراوان بێ هیچ کێشەیەکی نابێتەوە بۆکو دیزایانی شتێکی جوانە باش بەڵام ئەگەر ڕوبەری کەم بێت پێویست ناکات بگرە زەرری زیاتریشە چونکە دیسان ئەویژە بێتەوە بەگەرمی بۆ نەباتێک کە دایێنێتەوە حسابکات لە ناو کۆنکرێت دەکاتەوە نەبابێن کردو زارا کردو خۆی زۆرێک کە باخچەر دروستەکەن بەشێکی زۆریەوەی کە ئەو کەسانە خۆیانەکەن زۆر گرنگیان بۆی کە چڕ بێ ینی زۆر ئەوە بێ بەڵام ئایامە دیزایانی نوێ چیمان پێڵە جوانەکەی لە چیاوێت چۆنی بێ خۆی دیزایانی نوێ وەکو پێشتر ئاماژەم پێیا دیزایانی نوێ پێویست دەکات سنفی نەباتی زیینە ئەنواعیتیا بێت لە گوڵەوەتیا بێت لە داری گەڵای ڕەنگاو ڕەنگەوەتیا بێت و حجمی گەورە و بچووکی نەباتەکان لە زەویەکەش شێوازی چیمەن و شوێنێک بێت تۆ کە سەیری ئەگەر باخچەیەکەکەی ڕوبەرێکی بچوک بێتەوە بێ ڤیوەیەکی بێتێک کە بتوانانی شتێکی گەورە ببینی ناکرێت لە ڕوبەری کەما تۆ شتێکی زۆر چڕ بکەیتەوە کە پشتی نەبینی کە سەرێکەکەی بەس ئەم بەردەمەت ببینی بۆیە پێویست دەکات بە شێوەیەکی هەڕەمی شتێکی کە ڕوبەرێکیش نەبێت لە چاوە دەرکەوە شتێکی جوانە کردووە کە ڤیوەیەکی جوانت هەیە شتێکی دیکەمان نەماوە گەر ڕێنماییەک شتێکە بێ بۆ خەڵکی پێمان بڵێت زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ داواکارم خەڵکی زیاتر گرنگی بە لانسکەیپین چونکە بەرزبوونەوەی پلەی گەرما گۆڕانی جەو زۆر کاریگەری کردووە لەسەر دەروونی خەڵک لەسەر ئاستی ئاسوودەی خەڵک بووە زەروریەتە تۆ هیلاکێت و مەشغەڵەتی دنیا بەیانی تاوەرە خۆشە گۆڵێک بێ هەر بە سەیرکردنی دەروونی ئەنزانستیان زۆر ئاسوودابیت زۆر بەخێر زۆر بەڕێز کە گەزەن هادی ئەندازیاری کوشت و کاڵی خۆ بەخێر بێ سپاس بۆم دەرفەبانی